کەریمی ئەلەکە پیاوەی شارێک قەرزداریەتی لە سەروبەندی جەنگی یەکەمی جیهانیدا کاتێک پشێویەکانی عوسمانی و ئینگلیزی ئەرۆکی سلێمانیان گرتبوو لە پاڵیشیدا وشکە ساڵی و بێئاویەکی خراپ ڕووی لە ناوچەکە کردبوو. خەڵکی شار بەهۆی فیتنەی جەنگەوە یان بەهۆی برسێتی و قاتوقڕیەوە تەرمی مرۆڤیان لەسەر شەقامەکان دەدۆزیەوە. پیاوێکی کوردی بە ئاین مەسیحی مەردانە قۆڵی لێ هەڵدەماڵێ و دەکەوێتە ڕزگارکردنی خەڵک. لە کاتێکدا هەندێک لە بازرگانان و خواپێداوان ئەم دۆخەیان قۆست بوویەوە بۆ گرانکردنی شتومەک و بەردەوامبوونی دۆخەکە لە قازانجی خۆیان. ئەم پیاوە مەردە دەرکەوت و شامەتی خستە پێش پارە و سامانەوە. ئەو کەسە کەریمی ئەلەکە بوو. عەبدولکەریم کوڕی پیاوێکی بازرگانی مەسیحی بوو بە ناوی ئەلیاس پۆڵس کە لە گوندی هەرمۆتەی سەر بە کۆیە نیشتەجێ بوون. ماڵباتی ئەلەکە بە بازرگانی دانەوێڵە و خۆراکەوە سەرقاڵ بوون و ماڵباتێکی زەنگین و چاکەکار بوون. بەهۆی فراوانبوونی کارەکەیانەوە ڕوویان لە شاری سلێمانی کردبوو. لە سلێمانیش ناوبانگی ماڵی ئەلیاس بە ئەلەکە بڵاو بووەتەوە. ساڵی 1867 کەریمی ئەلەکە لە سلێمانی لەدایک دەبێت. هەر لەم شارەدا گەورە دەبێ و لەسەر شێوە ژیان و شێوەی کارکردنی باوکی پەروەردە دەبێت. کاتێک لە شارەکەدا دەبێتە جێگرەوەی باوکی چالاکتر دەبێت، بەڵام نەک لە بازرگانیدا بەڵکو لە خێرخوازی و کۆمەکی هەژاراندا. سەرباری ئەوەی ئاینی جیاواز بووە لە زۆربەی خەڵکی سلێمانی و سەر بە کەمینەیەکی ئاینی بووە کەچی دەستێکی چالاک و باڵای ئاوەدانی و خێرخوازی شارەکەیە. خاوەنی کارێز بووە. کاتێک مزگەوتەکان بێ ئاو بوون بەلوولەکێش لە کارێزەکەی خۆیەوە ئاوی بۆ مزگەوت ڕاکێشاوە. خاوەنی نانەوایەک بووە. کاتێک خەڵک نانی نەبووە بە خۆڕایی نانی بەخشیوەتەوە. خاوەنی ئەمباری دانەوێڵە بووە. بە خۆڕایی دانەوێڵەی بەسەر هەژاراندا دابەش کردووە. نرخەکەشی لە بازاڕدا شکاندووە. بە شەو و بەڕۆژ دەرگای بۆ لێ قەوماوان کراوە بووە. کاتێک خێرخوازان ماندوو بووبوون لە ناشتنی تەرمەکان بڕیاریدا کرێی هەموو ئەسپەردەکردنەکان بگرێتە ئەستۆی خۆی. هێندەی متمانە لە لای خەڵکی شار پەیدا کردبوو شێخ مەحموودی حەفید لە کابینەی حکومەتەکەیدا دەیکات بە وەزیری دارایی. لە پاش نەمانی حکومەتیش ئەلەکە لە سلێمانی و لە ماڵەکەی خۆی دامایەوە. ئەمە لە کاتێکدا شارەکە لەلایەن ئینگلیزەوە بۆمباران دەکرا. کاتێک نێردەی ئینگلیزی بەمە دەزانێت دەچێت و لی دەپرسێت بۆچی لە شاردا ماویتەتەوە و هەڵ نەهاتوویت. کەریمی ئەلەکەش پێی دەڵێت ئەمە شاری منە، زۆر عیبە پیا و لە خۆشیەکانیدا لە شاردا بێ و لە نەهامەتیەکانیدا جێی بهێڵێت. دواتریش وەفدێکی دروست کرد و سەردانی بەغدادی کرد و داوای کرد دەست بەجێ هێرشەکان بۆ سەر سلێمانی ڕابگیرێن و سەردانەکەشی زۆر بە ئەرێنی بە ئەنجام گەیشت. ئەم کارانە و شەهامەتی ئەم پیاوە بوونەهۆی ڕزگارکردنی گیانی سەدان کەس لە شارەکەدا. ئەم کەسایەتیە گرنگە لە کۆتاییەکانی ژیانیدا بەرەو شاری کەرکووک و لەوێشەوە بۆ بەغداد ڕۆیشتووە و هەر لەوێش لە ساڵی 1948دا کۆچی دوایی کردووە. کەریمی ئەلەکە جگەلەوەی نمونەیەکی باڵایە بۆ گیانی پێکەوە ژیان و برایەتی ئاینەکان لە کوردستاندا. لە هەمان کاتدا دەکرێت وەک نمونەی ئەو مەردایەتیە باسی بکەین کە زۆرێک لە شارەزایان باز لەوە دەکەن دەوڵەت و وڵات و تەنانە شارستانیەتیش پێویستە هەندێک کەسی مەردی لە پشتەوە بێت و ببنە پێشڕە و پێشەنگی گەلەکەیان. جگەلەوەی کوردستان بە گشتی لەمڕۆدا ئاتاجی ئەم جۆرە مرۆڤە خۆنەویستانەیە. شاری سلێمانیش بە تایبەت چاوەڕێی چەند بارەبوونەوەی ئەو شانازیە دەکات کە ناوی کەریمی ئەلەکە بوو.